ئەم ئێوارە هەولێر و زەورا یاری لووتکەی خولی عێراق دەکەن. ڕیال مەدریدیش دەیەوێت هاندەرانی ئاشت بکاتەوە. سڵاتان لێبێت. ئەم ئێوارەیە لە لووتکەی خولی ئەستێرەکانی عێراق یانەی هەولێر لە یاریگەی خۆیدا بە پاڵپشتی هاندەرانی ڕوبەڕووی یانەی زەورا دەبێتەوە. یاریەکە کاتژمێر 5:30 دەست پێ دەکات و یانەی هەولێر بەبێ چەند یاریزانێکی گرنگی یاریەکە ئەنجام دەدات کە بە هۆکاری پێکان و ئامادە نەبوون یاری ناکەن. هەولێر و زەورا هەر یەکە 6 خاڵیان هەیە و لەسەر ڕیزبەندی خولەکە ڕکابەری دەکەن. ئەمڕۆ هەولێر دەیەوێت لە زەورا دوور بکەوێتەوە و 3 خاڵی دیکەش زیاد بکات. چاوەڕوان دەکرێت یاریگەی فەرانسە و هەریری ئەمڕۆ پڕلەهان دەربێت بەهۆی ئەوەی چوونە ژوورەوە بە خۆڕاییە و یاریەکەش بەهێزترین یاری ئەم هەفتەیەیە. هەولێر لە دوای ساڵی 2000ەوە 31 یاری لەگەڵ زەورا کردو و 11 جار لی بردوتەوە و 14 جاریش پێی دۆڕاوە و لە 6 یاریشدا یەکسان بوون. هەر لە خولی ئەستێرەکانی عێراقدا ئەم ئێوارەیە هەر لە کاتژمێر 5:30 خولەک یانەی زاخۆ بە دوای یەکەم سەرکەوتن لەم وەرزەدا دەگەڕێت کاتێک لە یاریگەی نێودەوڵەتی خۆیدا ڕوبەڕوو یانەی کەربەلا دەبێتەوە. زاخۆ لە 2 یاری ڕابردوودا 2 جار یەکسان بووە لەگەڵ تەڵەبە و نەورۆز تامی سەرکەوتنی نەکردووە بۆیە جەماوەری یانەکە فشاری زۆر دەکەن تیپەکە ئەمڕۆ بردنەوە تۆمار بکات. هەر ئەمڕۆ لە خولی عێراقدا یاری دێربی بەغدا بەڕێوە دەچێت کاتێک هەردوو یانەی شورتە و تەڵەبە کاتژمێر 8 لە یاریگەی شەعب ڕوبەڕوو دەبنەوە. شورتە ئەمڕۆ دەبێت ڕووی خۆی سپی بکاتەوە لە بەردەم هاندەرانی دوای ئەوەی هەفتەی ڕابردوو بە 5 گۆڵ بە یانەی هیلالی سعودی دۆڕا لە خولی یانەکانی ئاسیا. هەرەم شەو کاتژمێر 8 هەردوو یانەی دیالە و قاسم لە یاریگەی مەدینە لە بەغدا یاری دەکەن. لە خولی ئیسپانیا ئەم شەویانەی ڕیال مەدرید دەیەوێت هاندەرانی ئاشت بکاتەوە و بگەڕێتەوە سەر ڕێچکەی بردنەوەکانی. کاتێک لە یاریگەی خۆیدا ڕوبەڕووی یانەی ڤیاریال دەبێتەوە لە گەڕی نوێمی خولی ئیسپانیا. ڕیال مەدرید چوارشەمەی ڕابردوو لە چامپیۆنز لیگ بە یانەی لیلی فەڕەنسی دۆڕا بۆیە ئەمڕۆ بە هەموو توانای دەیەوێت بیباتەوە و تەمومژی ئەم دۆڕانە بڕاوێنێتەوە. یانەی شاهانە بە 8 خاڵ لە پلەی دووەمی خولی ئیسپانیایە و 3 خاڵ لە دوای بارسەلۆنای پێشەنگە بۆیە دەیەوێت ڕکابەری گرتنەوەی پلەی یەکەم بکات. هاوکات ڤیاریال لە پلەی سێیەمە و ئەم وەرزە بەهێز دەرکەوتووە و ئێستا 1 خاڵ لە دوای ڕیال مەدریدە. ڕیال بۆ یاری ئەم شەو ئامادەیە و تەواوی یاریزانە گرنگەکانی بانکێشت کراون. یاریەکەش کاتژمێر 10 دەست پێ دەکات. سزای سڕکردنی پۆل پۆگبا یاریزانی فەڕەنسی کەم کرایەوە و بڕیارە لە سەرەتای ساڵەوە بگەڕێتەوە بۆ یاریگاکان. سزاکەی پۆگبا سڕکردنی بوو بۆ 4 ساڵ بەڵام کەم کرایەوە بۆ 18 مانگ. بەمەش دەتوانێت لە سەرەتای ساڵی نوێوە دەست بە یاریکردن بکاتەوە بەڵام میدیاکانی ئیتالیا باس لەوە دەکەن یانەی یۆڤێنتۆس یاریزانەکەی ناوێتەوە و دەیەوێت بەڕێ بکات بەهۆی بەکارهێنانی مادەی وزەبەخشەوە سزادرابوو. پۆگبای 31 ساڵان دوای کەمکردنەوەی سزاکەی لە تۆڕی ئێکس نووسیوێتی دوجار دێوەزمەکە کۆتایی هاتوو دەتوانم جارێکی دیکە بە دوای خەونەکانمدا بگەڕێم. تۆڕی کالچیۆمێرکاتۆ بڵاوی کردوتەوە 3 بژارە لە بەردەم پۆگبان بۆ یاریکردن ئەوانیش خولەکانی سعودیە و قەتەر یان خولی یانەکانی ئەمریکا. خواتان لەگەڵ.